کەمپینی کۆکردنەوەی کۆمەک بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان زۆرە و لە چەندین لاوە با تۆن کەل و پەل و بە ملیۆنان دینار و دۆلار کۆ ئەکرێتەوە. دەستیان خۆش بێت و ماڵی ئەو خەڵکە ئاوا بێت کە دەستگیرۆیی خوشک و برایان لە ڕۆژئاوای کوردستان ئەکەن. لەگەڵ ئەوەشدا کەمپینێکی جیاواز و تایبەت لە سلێمانی دەستی پێکردووە، ئەویش کۆکردنەوەی شیر و دایبیەی منداڵانە. ڕێکخراوی شاهان لە سلێمانی کەمپینێکی جیاوازی دەست پێ کردووە و تا ڕۆژی 2 شوبات بەردەوام ئەبێت. ئەوان تەنیا شیر و دایبی منداڵان کۆ ئەکەنەوە و بۆ منداڵانی ڕۆژاوای کوردستانی ئەنێرن. سەرۆکی ڕێکخراوی شاهان کە ناوی ئاهەنگ جەوادە بە 964 ورد هەستمان کرد منداڵان پێداویستی تایبەتیان هەیە، بۆیە پێمان باش بوو کەمپینەکەی ئەوان تایبەت بێت بە شیر و دایبی. وتیشی کۆمەکەکە لە ڕێگەی مانگی سووری کوردیەوە ڕەوانە ئەکرێ و تا ئێستاش بەشداریەکی زۆر فراوان هەیە. پێشبینیان نەئەکرد کە بەم جۆرە بێت. ئاهەنگ ئاشکرای ئەکات دوای گیان لە دەستدانی 4 منداڵ لە ڕۆژاوای کوردستان بەهۆی سەرماوە بیرۆکەی ئەو کەمپینەیان بۆ هاتووە.